پەیام وردەکاری ڕێکنەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر نەوت و موچە بڵاوەکاتەوە. بەهۆی ڕێکنەکەوتن لەسەر داهاتی ناوخۆ و خەرجی کۆمپانیاکانی نەوت، یاسای بوجا تایبەت بە پشتی هەرێم جێبەجێ نەکراوە و بەغدا بە قەرز پارە دەنێرێت. بە پێی زانیاریەکانی پەیام، حکوومەتی عێراق لە مانگەدا بۆ موچەی مانگەکانی 7 و 8 و 9 500 ملیارد دیناری بۆ هەرێم دەنێرێت. محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری داوە تا هەرێم و بەغدا لەسەر بوجا ڕێک دەکەون بە قەرز پارە بۆ هەرێم دەنێرێت. لەو چوارچێوێشدا بۆ موچەی مانگەکانی 7 و 8 و 9 1 تریلیۆن و 500 ملیارد دینار دەنێرێت. موچەی مانگانەی موچەخۆرانی هەرێم جگە لە هاوکاری هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگە 912 ملیارد دینارە. 500 ملیارەکەی بەغدا لەگەڵ داهاتی ناوخۆ و فرۆشتنی نەوت بە تەنکەر بەشی موچەکات. حکوومەتی عێراق بۆ هەریەک لە مانگەکانی 7 و 8 و 9 500 ملیارد دینار بۆ موچە بە قەرز دابین دەکات. ئەمەش لەگەڵ داهاتی ناوخۆ کە مانگانە 320 ملیارد دینارە و 30 ملیار هاوکاری هاوپەیمانان بۆ پێشمەرگە و داهاتی فرۆشتنی نەوت بە تەنکەر بەشی موچە ئەکات. فرۆشتنی نەوت بە تەنکەر ئێستادا هەرێم ڕۆژانە بە تێکڕا 85,000 بەرمیل نەوت ڕادەستی حکوومەتی عێراقەکات. بە پێی زانیاریەکان، زیاتر لەو بڕێی ڕادەستی حکوومەتی عێراق کراوە ڕۆژانە بە تەنکەر لە ناوخۆی هەرێم بە پاڵاوگەکانە فرۆشرێ. هەر بەرمیلێک نەوت بە 30 بۆ 41 دۆلار لە ناوخۆی هەرێم دەفرۆشرێ. ئەگەر ڕۆژانە لە ناوخۆی هەرێمی کوردستان 100,000 بەرمیل نەوت بفرۆشرێت، بە پێی خەمڵاندەکان مانگانە داهاتەکەی 160 ملیار دینار دەبێت. کێشەی داهاتی ناوخۆ و سنوورەکان و خەرجی نەوت. بەهۆی ڕێک نەکەوتنی هەرێم و بەغدا لەسەر داهاتی ناوخۆ و خەرجی نەوت، یاسای بوجا نەکەوتۆتە واری جێبەجێکردنەوە. بۆ خەرجی کۆمپانیا نەوتیەکان حکوومەتی عێراق ئامادەیە تەنها 6 دۆلار بدات، بەڵام هەرێم داوای 31 دۆلارەکات. وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی کاربڕێکەری هەرێم ڕایگەیان لە هەرێم 24 دۆلار بۆ خەرجی بەرەمهێنان و 7 دۆلاریش بۆ گواستنەوەی نەوت بۆ کۆمپانیاکان پێویستە. سەبارەت بە داهاتی ناوخۆ سنوورەکان، بە پێی یاسای ئیدارەی مالی، حکوومەتی عێراق داوا دەکات هەموو داهاتی باج و ڕسوماتی گومرگ لە خاڵە سنووریەکان و لە 150 داهاتی باج و ڕسوماتی فەرمانگەکانی هەرێم بۆ وەزارەتی دارایی عێراق بێت. بەڵام حکوومەتی هەرێم ئەو داواکاری ڕەت کردوتەوە و دەڵێت تەنها لە 150 داهاتی خاڵە سنووریەکان و فەرمانگە فیدراڵیەکان پشکی وەزارەتی دارایی عێراق.